You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. نهێنی زستان. خوال لەگەڵ کایۆ. جارێم کە باوکە. کایۆ هێشتا تاو نەبووین. تەواو. ڕەشەباکە دوێنێ شەودان پێدەری باڵندەکانی خست بە خوارێ و بابە خەریکی چاکردنەوەی بوو. تەواوە چاکم کردەوە ئەتوانین پڕی بکەین. منیکەم. دەست خۆش باڵندەکان زۆریان پێخۆشە بێ. لەکوێن؟ هەرکە خانووەکەمان خستەوە شوێنی خۆی ئەوانی ژەگەڕێنەوە. سەیریکە هەنێکیان لێرە بوون. کایۆ سەرسام بوو کە بینی باڵندەکان لەسەر بەفر شوێن پێی خۆیان جێهێڵن. میوانە هەیە کایۆ هاتوونەتە لای ماڵەوە وەرە ژوورە و بە قوربان. کایۆ کە دوو برادوانەکەی بینی زۆر دڵخۆش بوو. جۆنی جێفری، جۆنی جەیسن. لە حەوشەکە دوور مەکەونەوە باشە؟ باشە. سیرکە، جێپێی باڵندە. جێپێ من گەورەترە. با یاری ڕاوێ بکەین. دوام کەون. ئامادەن؟ دەرچوو. کایۆ ئەم جێپێ تازانی بەلاوە سیر بوو. لە جێپێ خۆی بچووکتر بوون. بەڵام لە جێپێ باڵندەکان گەورەتر بوون. با بە دوێ جێپێکان ئابڕۆین. دیار نەماون. کایۆ ویستی بزانێت جێپێکان بۆ کوێ چوون. لێرەیە وەستاون. باشە ڕەتۆپەڵ بکەین. دەیتوێ لەسەری؟ هی گیرە کایۆ. هی ئەوێ لە ناکاو هەرسێکیان شتێکی سەیریان بینی. سمۆرە خەریکە ڕۆ. سیرکە جێپێکی دروست کردەوە. کایۆ دڵخۆش بوو کە نهێنی شوێن پێ دیار نەماوەکانی هەڵهێنا بوو. هێوێ یاریمان لەگەڵا بکە بوەستە لەسەرمان. کایۆ و جێفری و جەیسن ئەوەنە هەوڵیانە هاوڕێ پڕوزە تازەکەیان بگرنەوە ماندوو بوون. با فریشتە دروست بکەین. منیش سیرکەن. سمۆرەکەش فریشتە دروست دەکا. بەم شێوەیە کایۆ و جێفری و جەیسن بڕیاریانە فریشتەی زیاتر دروستکەن. زۆر جوان بوو. ڕۆژێکی بەفراوی. کایۆ زۆر حەزی لە بەفر بوو. حەزیەکرد بچێتە دەرە و یاری لەناو بەفرەکەی بکات. سیری ئەو هەموو بەفرە. بەفر. ئەڵێن چی دوای ناخواردن بە خلیسکێنەکەتان پیاسەیەکتان پێ بکەم بۆ پارکە گەورەکە. کایۆ وا ئەڕۆین. خێراتر بڕۆ دایکە. ئەوە نییە؟ بۆستن.
ئۆ ببوورە ناتوان بەفرە زۆرەکە زۆرە بەفرەکە با یارمەتیت بە. ئەتوانم لەگەڵ ئەندرێ یاری بکەم؟ بەڵێ توانی ئەندرەیەکێ بوو لەو هاوڕێیانی کایۆ کە لە خۆی گەورەتر بوو بۆ کایۆ سەخت بوو بەسەر ئەو تۆپەڵە بەفرەیە سەرکەوێ سەیرم بکە من پاشای قەڵاکەم. سێری منکە. کایۆ حەزی لێ بوو لەو سەرەوە ڕاوەستێت بە تاقی تەنیا لێو هەموو پارکەکەی لێ دیار بوو کایۆ وەرە بۆ ئێرە. باشە. ئەتوانین قەڵای بەفر دروست بکەین. بەڵێ. هەرچەنە کایۆ بە باشی نازانی چۆن قەڵای بەفر دروست دەکرێت بەڵام بیرۆکەکەی زۆر بەلاوە باش بوو باوە تۆ بخەینە سەرەوە بۆ ئەوەی قەڵاکەمان بەرزتر بێ. کایۆ ویستی ئەوە پیشانی ئەندرێ با کە ئەمیش ئەتوانێ یارمەتی بات واو وریابە زۆر بەقایم پاڵی پێوەمەنێ لەوێ بیکە. واو تەواو بوو ئەجا پێویستمان بە تۆپەڵە بەفرە. بۆ ئەوی بکرینە خەڵکی خراپ وانە؟ کایۆ سارە چۆنی؟ تۆ چۆنی منی شاری بکەم بەڵێ تۆ ببە بە خەڵکە خراپەکە. ناناوە نابێ بۆستە خۆم ئامادە نەکردووە بۆسن تۆپەڵمان پێنەما. ئەتانێ قەڵاکەتان بەرزترکەنەوە قەڵایەکی چەند جوانە حەزەکەن ئێمەش یارمەتیتان بێ؟ کایۆ سپاس ڕۆزی. کایۆ ئەم ڕۆژە بەفرەی لە هەموو ڕۆژەکانی تر بەلاو خۆشتر بوو دێ گەورە پێکەوە زۆر خۆشە بێ. بۆ نمونە ئەچین بۆ تەماشای باڵندەی ڕاستەقینە. دا گەورە لە هونەر و کاری دەستیشە زۆر باشە. حەزیشمان زۆر لە مۆسیقایە. من زۆر حەزەکەم لە ماڵی دایە گەورە بمێنمەوە. قاپە پەسەندەکەی کایۆ زوم زوم زوم. داگەورە قاپێکی تایبەتی یابوو بە کایۆ کە وێنەی کەشتی ئاسمانی لەسەر بوو کایۆش زۆری حەز لێ بوو گیلبەرت لە گەشتی ئاسمانیە ترسێ. سیرکە سوورەکان پەنجەرەیەکی هەیە شینەکەش. سێری سەوزەکە بکە وابزام دوگمەی نووسنی لەسرە کاتی نووسنە پیاوی بۆ شای ئاسمان کایۆ ئەوەنە قاپەکەی خۆشەویست ئەویست هەمیشە پێی بێت بۆچی نەی بەمە خوارەوە بۆ بەرچایی با لە بەردەم تابێ باشە کایۆگیان باشە. شەو شاد خەوێکی خۆش شەو شاد ڕۆزی ئەوە قاپی منە بمەرێ. هانێ کایۆ ڕۆزیێر حەزی کرد تەماشایەکی بکە. زوم زوم. کایۆ وای زانی خواردن لەم قاپی کەشتی ئاسمانیە بەتامترە کایۆ قاپەکە دانی دوای خۆمەی شۆم گیلبەرت تۆ گەشتی ئاسمانیەکەت گرتووە. کایۆ 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 سوپاس ڕۆزی ماکەرۆنی و پەنیرەکەەوە ئامادەیە هی بۆم کەسەر قاپی گەشتە ئاسمانیەکەم. ئامانزانی واڵێ سیرکە من پیاوی بۆشایی ئاسمانم.
با دەستەکانە پاکەینەوە پیاوی بۆشایی ئاسمان. زوم! پێکەنی ناویە قاپەکە و لێرە نییە. کایۆ نیگەران بوو ئەیویست خواردنەکەی لە قاپە پەسەنەکەیە بخوات. وا بزانم ئەم بەیانیە شتم. ئەمەیە من بۆی بگەڕێم. ئەزانی چی کایۆ خواردنەکەی ئێستا ئامادەیە با دوای نان خواردن بۆی بگەڕین. هەروە منیش. کایۆ زۆر تااقەتی خواردنی نەبوو. قاپی بۆشایە ئاسمانەکەی خۆی ئەویست. ئەم قاپە ئەوە نەبوو. خۆشە. ئەتوانم ئێستا بۆ قاپەکەم بگەڕێم؟ بەڵێ. کایۆ هەموو شوێنێ بۆ قاپەکە گەڕا. کایۆ ناڕەحەت بوو چونکە وایەزانی تا هەتایە قاپەکەی نادۆزێتەوە. بۆم نەدۆزرایەوە. قاپەکەم! کایۆ زۆر دڵخۆش بوو کە قاپەکەی دۆزی بۆ. لەوە ئاچێ خواردنێکی بۆشایی ئاسمانە پێویست بێ. یاری ناو قۆڕ. هی کایۆ، برسیمە! زۆر چاکە چونکە پانکێکی زۆرم دروست کردووە. پانکێکی دڵخۆش! زۆر خۆشە! گیلبەر! پشیلەیەکی بێزارکەرە. زۆر حەزم لە بارانە! گیلبەرت ئەها چیت کرد لەم ناوە؟ ها بگرە کایۆ. سپاس! گیلبەرت بۆچی وەکو ئێمە پێشۆی بیتە ژوورەوە قاچەکانە پاک ناکەیتەوە؟ ئاخر ئەگەر 4 قاچە هەبێ کارێکی قورسە. ئەها منەیکەم؟ سێرکە گیلبەر! کایۆ کایۆ. دەی کایۆ دەستم شوو وەرە نانەکەمان بخۆین. زۆر باشە! زۆر باشە. هێواش بە بووە پەلاکەی. حەزەکەم بچمە بەر بارانەکە. بەڕاست بۆچی؟ باوکە تێگەێنە. کایۆ لەبەر هۆکارێکی زۆر تایبەت حەزی لە باران بوو. ئەتوانم پیشانی بابەی بم؟ خواردنەکە و تەواو کرد؟ زۆر باشە. هۆ جزمە بۆقیەکانێ بیرم چوو بۆوە. هەروە ڕۆژیش. کایۆ حەزی لە جزمە بۆقیە تازەکانی بوو. حەزەکەم بچمە دەرەوە یاری بکەم. یەک ڕۆزی؟ نا. بەم بارانە؟ ئەوە بەڕاستە کایۆ؟ زۆر چاکە ئەگەر جلە بارانیەکە و لەبەرکەیت و کڵاوەکە و لەسەرکەی ئەنجا. جزمە بۆقیەکانم لە پێ ئۆ ئەی چۆن؟ کە لە پێ و کرد ئەنجا بڕۆ دەرەوە. خوان لەگەڵ. کایۆ چوو لە حەوشەکەی پشتەوە بەتەنیا یاری بکات. کایۆ وای زانی ئەگەر لە کاتی بارانە لە سنووقی لمەکە یاری بکات زۆر خۆشە بێ. جزمە بۆقیەکانی کایۆ خێرا دیار نەمان. جۆلەکە! کایۆ یەکەم جار نەیزانی ڕیبن چی ئەکات. بەڵام زوو بۆی دەرکەوت. بیکە جۆلەکەیەکم بینی کلمێکی پێبوو. ئۆ دیارە ڕێبنت دیوە. لەوانەیە بێچۆکانی لە هێلانەکەیە چاوەڕێ بن زۆریشیان حەز لە کرمە. بێچی باڵندە؟ کە باران ئەبارێ سەرمایان نابێ؟ لەوانەیە تۆزی سەرمایان بێ بەڵام دایک و باوکیان گەرمیانەکەنەوە خەمن نەبێ. کایۆ زۆری پێخۆش بوو کە دایک و باوکی باڵندەکان ئاگیان لە بێچۆکانیانە بێ. یەیتە ژوورێ کایۆ گیان وەرە ژوورەوە. خێ ئەمەیە تۆزێکی تریش بەم جزمە بۆقیانەوە یاری بکەم. زۆر باشە. کایۆ زۆری حەز لە قوڕ بوو.
قڕ و چڵپایەکی لێنج بوو. حەزی لەو بوو لە دەستیا قوڕەکە بفلیقێنێتەوە و بە بینی پەنجەکانیا بێتە دەرێ. وا دیارە زۆرە بەلاوە خۆشە. ئۆ کاک دێوی قوڕین نەکەی بۆ دەستە قوڕانێنەوە دەسم تێوەیە. ئازیزەکەم ئەتوانی لە باخەکە یاری بکەی بەڵام لێرەیە نا چونکە شتم تیا ڕوانوە ئەو یا باشترە. زۆر چاکە دایکە. سوپاس کایۆ گیان ئەو بینمەوە. کایۆ بڕیاریە چاڵێ لە باخەکە هەڵکەنێ. چاڵێکی زۆر گەورە. کایۆ زۆر بەخۆشی و قوڕایەکی ئامادە کرد بۆی بە جوزمە بۆقیەکان و بچێتە ناوی. لەو کاتەیە شتێکی زۆر سەرنجڕاکێشی بینی. سڵاو کاکرم. زۆر حەزیە کرد دەستی تێوە بات. بەڵام نێزانی کرمەکە چییە کات. کایۆ ئەیویست کە کرمی زەویەکە پیشانی خێزانەکەی بات. لێرەوە کاکرم. گرتمی. دایکە باوکە. ئەتوانم بەخێوی بکەم؟ پێت چۆنە ئەگەر بۆ چەند ڕۆژێک لامان بێ ئینجا بیخینە ناو باخەکەوە. تۆزێ قورب خەرە ناو ئەمەوە هەنێک گەڵا لە باخەکە بێنە. ئێستا ئەتخەمە ناو ماڵە تازەکەتەوە. دەی کاکرم. دایە ئەتوانم لەگەڵ خۆما بیبەمە دەرەوە؟ ئەتوانێ سەیرم کا کە شۆربای قوڕە دروستەکە؟ بە دڵنیاییەوە. کایۆ حەزێکی بچی بۆ ماڵی لیۆ بۆ یاریکردن؟ کایۆ خۆی لە حەوشەکەی پشتۆ خەریکی یاریکردن بوو. بەڵام دواتر بڕیاریا بچە بۆ لای لیۆ بۆ یاریکردن. حەزەکەم کرمەکە نیشانی لیۆ بام. زۆر چاکە. ئەوە باشترە. حەز ناکەم بە پیس و پۆخلی بچی بۆ لای لیۆ. بۆقەکانیشم پاک بوونەتەوە. وابزانم باشترە بێ گەر بە ئۆتۆمبیل و بۆ ماڵی لیۆ. حەزەکەم بە جزمە بۆقەکانم لەگەڵ کرمەکەما بە پێ بڕۆین. بەڕاست باشە. دواترەتان بینمەوە. خوان لەگەڵ. هەوە چیە گیلبەر کە حەزە لە باران نییە بۆ چیە چیتە دەرەوە؟ پشیلەیەکی بێزارکەری. خوا حافیز ئازیزەکەم. ئەمە یەکەم جارە لە ژیانما کەرمە بەرم بۆ پیاسە. گرم پیاسە ناکە باوکە. خۆی خشێنێ. خوان لەگەڵ کایۆ.